جارێکی دیکە سڵاوتان لەبێت زاناکەیانیم لە پۆدکاستێکی دیکەی خەڵک و خاک لەگەڵ هاوکارم نالین و مامۆستا محەممەد مەسعود محەممەد پێتان گەیشتینەوە. ئەمڕۆ لە پۆدکاستی سێمان باسی عراق دەکەین. عراق لە لانکەی شارستانیەتیەوە بۆ کوێ بەرەو کوێ گەشت بە کوێ، باسی مەزهب، باسی عەشیرەتگەری، باسی مرکزیت و نامرکزیت لە عراق دەکەین چۆن ئەو بابەتانەمان لە ئەڵلقەکانی پێشوو بەتایبەت لە ئەڵلقەی دووەم لە پۆدکاستی دووەم کەمێک لەسەرەوە بابەتەوە ستاین باسی مرکزیتمان کرد. مامۆستا محەممەد سڵاو لێ بەجارێکی دیکە نارێن سڵاو لێبێت. سلااوزانە باسی شارستان زۆر سپاس. مامۆستا محەممەد باسی شارستانیەتی عراق، شارستانیەتی عراق لانکەی شارستانیەت بووە، شارستانەتی بووە، لانکەی شارستانیەتی بووە. باشە، چی وای کرد بگاتە ئەم خاڵە ئێستا؟ ئەو پرسیارە ینی دەردی هەرە گەورەی بەشەریەت دیار دەخات وەڕاستی. دێدا دەبێت مەسەن مێژووی هەموو عراق بخوێنیەوە کاکە مێژووی خوێناویە عراقی دەبێت پێش هەموو شتێک لە باتی ئەوەی شانازی بەوە بکە کە ئەمن لانەی شارستانەتی بووم، ئەمن نووسینم پەیدا کرد، ئەمن چرخم پەیدا کرد، ئەمن ئەوم پەیدا کرد. ئەدی باشە ئەگەر هەمەشتە نازدارەت پەیدا کردووە بۆ لە خۆت تێکدا بۆچی ئەو ڕەوا دەکەی دەبینی دەوت تازە بە تازە دەگەڕێەوە سەر عەشیرەتگەری و مەزهب پەرستی و شێخ پەرستی و مەلا پەرستی و ئاغا پەرستی. پرسیارێکی گەورەیەوە وێل خۆت تێکدا یان ئەو شارستانیەتێن و دعراق لە دەرباس بوون وان وێرانیش بۆ عراقانی. عراقی پێیان خۆشە، کوردیش پێی خۆشە بڵێ خەتای بێگانە بوو، عراقیش هەماشت مەسئولیت هەڵ ناگری یەکسە دەڵێ بێگانێ لەم تێکدا. ئێستا بە هەموو عەقڵی خۆی دەڵێ ئەمریکا هاتووە شیعەتی و سونایەتی بۆ من هێناوەتەوە. ئەدی لە ماڵەکەی جەمەل لە بینی ئیمام عەلی و تەڵحە بن زوبێر و نازانم چێ ئەمریکا هەبوو. دەڵێن کابرایەکی جوولەکە تێکی بەردان. باش ئەگەر یەک جوولەکە 10,000 ئەسحابە تێک بەردا ئەخرەوە قسەیە کاکە یەکی ئینتماتان نەبوو و نەش بوو تا ئێستا دروست نەبوو. یعنی شیعە و سنە هەرش بەرێدا هەبوون. شیعە و سنە شیعە و سنە بەڵێ، بەڵام ئەو کێشەی خوێناوی نێوان بابل و ئاشور 1000 ساڵ بەردەوام بووە. یعنی نوسخەی کۆنتر بووە لە کێشەی شیعە و سنە. ئەگەر وڵاتی بابل بخوێنیەوە دەبێت بچینە ناو تۆپۆگرافیای عێراق. نەزم بەغداد نەدیتووە و ئەنبار و ئەوانە نەدیتووە. من باژاری عراقی دەدیتی جەنابەت بەغداد بێ بەغداد دیتووە. ئەگەر لە بەغداوە بڕۆی بەرەو فەلوجە بەرەو ئەنبار دەڕۆی لە جەیەک تووشی ڕیزە گردێک دەبی. ئەگەر بچێ سەر ئەو گردام لەوێ ئیشم کردو ژیا ماوەیەکی کردووە و مێژوو بە سنووری وڵاتی سۆمەری دەزانێت کە لەو گردانە چوویە سەرێ وا دەکەی دەبینی ئەو لای منتیقەی سونە جێەکەی بەرزە. باشە تەمەشای خوارێ دەکەی دارستانی وڵاتی شیعە دەست پێ دەکە. ئەوە عەرەب ناوی لێنا ئەرض السەواد، چونکە کە لە سەحراکی زەرد و سپیەوە ئەتودەی کە بەسەر ئەو گردانەدا دەڕوانیە ناوچە شیعەکان هەمووی زەراعەت و دارستانە ڕەش دەچێتەوە لە دارستان. عەرەب پێیان گوت ئەرض السەواد. ئەوە سنووری وڵاتی سۆمەر بووە. دەبێ ینی خەریتەتان پێشاندەم. یعنی دیسانەوە دیمۆگرافیا و جوگرافیاکە تەسیری بەسەر دیمۆگرافیا ئەو هێڵە لەوەتی هەیە وڵە خەڵکی سۆمەری خەڵکی ئەو بەری ئەو گردەیان بە نا سۆمەری دەزانین. پێیان دەگوتە ئەوانە عێراقی نین. شیمالی عێراق ئەوێ بوو، ئەو جێی فەلوجە ئەو پێ دەگوترا شیمالی عێراق. ئیمام ئەبوو بەکر خالد مۆلیدی نارد دوو جێشی نارد کە فەتحی عێراق بکەن. یەکیان گوتی من جەنوب العێراق بەسڵە، ئەوی دیش گوتی من شمال العێراق. ئەو جێ بوو فەلوجە. باوەڕ دەکەن ئەوە شیمالی عێراق بوو. وشەی عێراق تەنیان بەعارەکە بەیە سەرڕاستی تەنیان ناوچەکانی کە با بڵێن لێڤڵیان لە دەوری 20 مەترە لە مەنسوبی بەحر. بەغدا 32 مەترە. باشە دیقەت بدەن دیجلە و فورات لە مووسڵ لە هەموو شارەکانی ئەنبار حەدیسە و ڕاوە و عانە و ئالوس و ئەوانە بڕۆ سەر بێ
فرات تقريبا دمتر لشتەکە نزمترە 10 متر 5 متر 10 متر باشە زەراعەتی بەراویان نییە بەراو نییە لەوێ لە کوردستان بەراو زۆر کەم بووە ئێستا مەچینە پەیدا بووە مەشاریعی ناویچە پرۆژەکانی ئیفراز و نازانم چۆن ئیشەکە گۆڕاوە بەڵام لە مێژوودا زەراعەتی دێمەکار دێمی سەیحی تەنیا لە ناوچە شیعەکان هەبووە بۆ منسوبی ئاو لا ئێوان خاک زۆر نزیکە هەر ئەوە شتێک بکۆڵە ئاو بۆ خۆی دێ برنج دەچێنی گەنم دەچێنی شتێکی شەیە بەڕەحمەت بێ دکتۆر فەوزی ڕەشید جیرانمان بوو من خۆ بە تەلەبەی دەزانم ئەوەی ئەم لەوی فێر بووم وەکو منداڵێک شێری سۆمەری بۆ من دەخوێندەوە باوەڕ بکە شعری سۆمەری بۆ من دەخوێندەوە زۆر متاسیر بووم بە پیاوە حیفێ بە فائز دەریان هێنا بە فائز دەریان هێنا فائز یعنی زیادە دەریان کرد بە هەر حاڵ با بێنەوە سەر بابەتەکە زۆر تاکید لەسەرەوە دەکردەوە لێڤڵی ئاو خاک لە چاو ئاو لە ناوچەی شیعە زۆر نزیکن ئاو دێری ئاسانە ناوچەی شیعە بۆیە شارستانەتی لەوێ پەیدا بوو لەکوێش لە ناسریە هەر باشوور یەکەم شارستانەتی لە ناوچەی محافظەی ناسریە پەیدا بوو کە ئێستا بە محافظەیەکی زۆر کەوتوو وێران حساب دەکرێت و بە تایبەتیش لەسەر فڕات لەبەرچی لافاوی بەهاری دیجلە زۆر زووتر ڕوو دەدات بەفرلی زاکرۆس و باران و ئان دەتوێنەوە لافاوەکی زۆر گەورە دروست دەکەن لافاوەکانی دیجلە زۆر تیشترن لافاوی فڕات درەنگتر دووسێ هەفتە درەنگ دەست پێ دەکات یعنی خەڵکەکە پێ ڕادەگەیشتن درونە بکەن و نازام چ بتەواو بکەن ئەو جا لافاو دەهات ئەو قسەی دکتۆر فەوزی ڕەشیدە بۆیە یەکەم شار لە هەموو مێژووی بەشەر کە هەتا ئێستا زاندرا بێت شاری ئەریدۆ بوو ئەریدوو باشە باش 4500 ساڵ پێش زاین ئەو شارە دروست بووە معبەدی هەبووە معبەدەکە پڕ بووە لە ئافرەتی جوان باشە پێم بگەن مرکزی شار ئافرەتی ڕێزم بە کچم بی لەش فرۆشی بوو بەڵێ باشە دوایە وردە مەسەلەن خۆ بەخت فڕات خەتەکەی دەگۆڕێ ئەریدۆ دەبێتە دەشت وشک دەبێتەوە ئور پەیدا دەبێت کۆمەڵک شاری دیسا لەبیرم نییە کێشە لە بینی ئەو شارە ئەو شارە دەست پێ دەکات وێڕای ئەوەی ئەگەر تەمەشای خەریتەی وڵاتی سۆمەری کۆن بکەن مرکزیەتی نەبوو تەنیا لە سەردەمی ئەریدۆ چکە تاکە شارێک بوو مرکزیەت هەبوو بەڵام دوایە لە گەشت پەیدا دەبێت نازانم چ پەیدا دەبێت 50 شار پەیدا دەبن هەر کەسە دەڵێ ئەمن دەوڵەتم باشە یعنی لعنەتە پیسەکەی عێراق ئەوە بوو کە یەک پایتەختی نەبوو ئەو دەمای بەغدا کاولگە بوو تەیسەفون بەغدا مەدائین ناوچە ئەوجەی کە دجلە و فڕات لێک نزیک دەبنەوە ئەوە پێ دەتوان پێ بڵێن فەوها زارچی عێراق باشە ئەوە کاولگە بوو عەشایر و کۆچەر و شتیوا لەوێ دەژیان ئاودێری نەبوو ئاودێری تەنیا لە ناوچەی هەرە باشوور دوایە دەڵێت تۆفانێکی گەورە ڕوو دەدات ئەو تۆفانێکی ئەسا لە ئەدەبیاتە دینیەکان ڕوویداوە بەڵام بەو دەرەجە نەبووە بڵێ ئاراراتی گرتووە و نازانتی وان نەبوو باشە چەند شارێکی جنوبی عێراقی کاول کرد پاش ئەوە ئەدەبیاتی سۆمەریەکان دەڵێن خواوەندەکان ئان و ئەنلیل کە باوکی قەومی سۆمەریەکانن مەلەچیەتیان لە ئەریدۆ هەڵگرت بردیان بۆ شارەکی دی یعنی چی یعنی دەسەڵات لەوێ نەما کەوتە دەست شاری وابزانم کیش بوو لە ناوچەی کوێ لە ناوچەی بابل باشە ئالێرەوە دوو ناوچەی سۆمەری پەیدا دەبێت بابل ناوەندێکی حەزاری بەتەوان وەکو چۆن بڵێم سۆران و بابان دوایە دەبێتە کوفە و بەسرات 50,000 ناوەکەی دەگۆڕێ بەڵام ئەو کێشە لە بینی فڕات الأوسط من ناوچەی ناوچەی کەربەلا بابل لەگەڵ هەرێمی بەسڕا چەند هزار ساڵ بڕۆ هەموو دەمێ شەڕە لە بینی ئەودا هەتا ئێستا
وردە مرکزی قورسایی شارستانەتی لە ناسڕیە کەم دەبێتەوە ڕوو لە بەسم دڕدۆنگیەکە بوو نەک شارستان دڕدۆنجە کار دەمێن بەسم تا ئێستا ئەو دڕدۆنگیە بەردەوامە ئێستا باوەڕکەن خەڵکی نەجەف و کەربەلا ڕقیان لێک بەڵام دژمنی گەورەتریان هەیە وەنیە کوردەش سونێ ئەوەیە بەڵامە من دەزانم خەڵکی بابل خۆیان بە هەموو شتێک دەزانن خەڵکی نەجەف ئێمە ئەسلی کائیناتین خەڵکی کوفە کاکە کوف خۆی پایتەخت بوو ئێستا بۆتەوە گوندێک ناحیە ئێمە سەنتەری کائیناتین ئەو ناوچەگەریە کەنگی عراق بەر بە مرکزیەتی ناوەندیە بەچوو مامۆستا محەممەد چه سەردەمەک بوو ئەو سەردەما دەڕوا با بڵین ئێستا بزمان پێکرد 4500 پێش زین مرکزیت لە ئەو سێ شارە سەرچێکەی ئور ئەریدۆ ئور ئۆڕۆق ئەو سێ شارە طبعا ئەوانش کێشیان هەبوو بەڵام ها یعنی هەندە نەبوو دوایە کێشە لەگەڵ ناوچەی دەڤەرێکی نوێ پەیدا دەبێت دەڤەرێکی شارستانی نوێ زڵاعی فراتی ئەوسەط نەجەف و کەربەلا باشە ئەوان دەست پێ دەکەن منافەسەی ئەو دەڤەرە دەکەن ئێمە ئەسڵین نەخێر ئێمە ئەسڵین هەتا داگیرکەرێکی نوێ پەیدا دەبێت یعنی سۆمەری ئەوەندە یەکتریان کوشت ئەوەندە شەڕیان کرد لە گشت دژی ئۆمە ئیسن دژی لارسا 50 شاریان هەبوو یەکەچیان بە سەلامەتی دەرنەچوو هەر دژایەتی یەکتریان کرد هەتا ساڵی ئەوە کەنجین لە 4500 پێش زین دەگەینە 2300 پێش زین سەرجۆنی ئەکەلی پەیدا دەبێت قەومێکی نوێ یەکەم قەومی سامی دەڕژێنە وڵاتی سۆمەر ئەوان یەکیان دەخەن بە زەبری شمشیر بەخۆشینە ناخێر بە شەق باشق بە زەبری شەق یەکی خستن ئیمپراتۆرەتی ئەکەلی دەست پێ دەکات کە یەکەم ئیمپراتۆریەتێ لە جیهان دەسەڵاتی دەگاتە سووریا و ئەوانە دەگەڵ فورات هەمووی داگیر دەکات بەڵام زۆر بەرداوام نابێت دیسان تێک دەچێتەوە لێرەوە دەبێتە دوو ناوچە وەک بڵێ بە دوو زمان ناوچەی سۆمەر ئەکەت ئەوەی کە ئێستا پێ دەگوترێت بەسڕا و کوفە دەبێتە دوو دەڤەر سۆمەر ئەکەت ئەو ناوە قەومیە یان جوگرافیە بەسەر لە عێراق بەکاردێ هەتا چەندین هەزار ساڵ هەر دەڵێن وڵاتی سۆمەر و ئەکەت وڵاتی سۆمەر و ئەکەت وەکە دوو وڵاتێن جودا وەکو یەک وڵاتی بە دوو ناو وەسان چۆن بڵێ ئێستا هەرێمی کوردستان بڵێن کاکە ناوی لە دنین وڵاتی هەولێر و سلێمانی یان سۆران و بابان یان بادینان و سوزانم دامەچی مشتەرەک تەولیفەیەک لە بینی دوو ئینتیمە دوو شناسنامە ئەلێرەوە ئەو جا وردە لە کەلێنێکڕا طبعا ئەکەدیش نامێنن هێرشی گوتی دەسێتە سەریان وێرانیان دەکا ئەوجاوان دەڵێن ئەوانە کورد بوون زۆر ئازا بوون زانیان کرد لەوێ لە ماوەی 80 ساڵ 21 پاشایان هەبووە بزانم هەر ئینقلاب بوو هەر ئامۆزا دژی ئامۆزە هەتا ینی نووسینە سۆمەرەکان دەڵێن ئێستا نازانی چێ پاشایە چێ پاشانیە ئەوە تێکەڵ بووە ئەلێردا خۆشە بەراوردی وەزی خۆم کە ئێستا بەناو بازاری کوردستاندا دەڕۆی هەولێر سلەیمانی دووهۆک ڕیزە سەیارێکی ڕەش تێ دەپەڕن نازانی چیە نازانی ئەو چێ پاشایە چێ پاشانیە حکمی گوتی لە وڵاتی سۆمەر ئەوها بوو ویان لێ هاتبوو نیان دەزانی کاکە چێ پاشایە هەمویان خۆیان بە ئەوە دەزانی هەموو پاشایك جەماوە محەممەد ینی بجگە لە گێڕانەوە مێژوویەکە و دەستنیشانکردنی ئەو خاڵەکان گرنگیشە سەبەبەکان هۆکارەکان دیاری بکەین ئەو خەت و ئەو دوو دەڤەریە ئەوەی کە بەمی لە عێراق لە سۆمەرەوەکەدەوە درێژ بووە تا ئێستاوە جەناب داماژەی پێ دەدەین سەبەبی ئەوە چییە ینی سەبەبی کێت سەبەبی تۆخکردنەوەی ئەو هێڵێ تەماشای خەریتەی عێراق بکە ناکرێ بڵێم کێ و کێ ڕەنگە یەک هۆکار لەگەڵ پرسیارەکە زۆر جوانە یەک شار کۆنتترۆلی ناکە قاهیرەی نییە تێگەیشتی مرکزیت نییە مرکزی خەریتەکەی دیمۆگرافیەکەی کۆمەڵک شار ئەوها لێرە هەندێک تەرکیز بوون لێرە هەندێک تەرکیز بوون چێ هەمویان کۆنتترۆل دەکەن ینی باژارێک نینە کۆم هەف گرێ بدە ئەمگوتمانڕابر چمان گوت هەموو خەڵک و تیجارەت و نازام چی لە میسر هەردوێ قاهرە دەرباس بێ بە قاهرە بەێ قڕگێکی هەیە ئێران
مازندران مازندران بله عراق ئەوەی نەبوو دەڵێ داخەوە نەیبوو ئێستش بەغدای هەیە بەڵام نەیتوانی انتیمایەکی گشتی پەیداکە تۆزە زیاتر شیکەینەوە زیاتر پەنجە بخەینە سەر سەبەبەکە چما ینی ئەو کارەکە. هەبوونا بەغدای ئەو ئینتیمات چێ نەبوو چما جارێ بەغدا دروست نەبوو بازمەدا نەتەنها بەحەسکرد بەربێ بوو وردە دەبێ لەگەڵی بوو دەبێ ئینسان لە مێژوو ئینسان بگات تەماشای ئێستا بەراوردیەک دەکەین لە نێوان عراق و میسر هەردووک عەرەبن ئێستاوانە بەڵێ باشە عراق نەفتیشی هەیە چەند عراقی خۆش دەوێ چەند میسری خۆش دەوێ لە ژمار نایەت بەراوردیەکە ناکرێت چەند عراقی کوشتووە چەند ملیۆن لە ژمار نایەت چەند میسری کوشتووە بەخوا خەریکە بڵێن بە 50 دەژمێرد هەوانیشیان بووە مەرزەرەیان هەبوو بەڵام وەکوی عراق نەبووەوە تو بەدگەرینی سەر ناوەندی و نەناوەندی بەدگەرینە بەدگەرێنی سەر دەگەڕێنیەوە سەرانە بەدگەرێنەوە سەر پرسا ناوەندی و نەناوەندیە دەدیسم ئەوە بۆی بگرێدایە هۆیەکی دیش میسر مرکزیە ناوەندیە قاهرە کۆنتترۆلی دەکات ئەو حکوومەتێک کە لە قاهرە هەیە ئەو دەسەڵاتدارەی کە قاهرەی بەدەستەوەیە ناوچەی سعید بە درێژایی نیل هەتا دەگاتە قوڵای سوودان ناوچەی دەلتا ئەسکەندەریە ڕەشید دنیات نازانم کوێ هەموو ناچاریوی دەبن هەتا ئەگەر یەکێک با بڵێن لە جنوبی مەسر هاتوو قاهرەی کۆنتترۆل کرد دیسان پایتەخت لە قاهرەدا دەمەزرێ تێدەگەی با کابرا بە ئەسڵ سوودانی بوو بێ بەڵام حکم لەکوێ دەبێ بڕیار لەکوێوە دەدەچێت قاهرە لەهەجا لەکوێ دەتوێتەوە لەهەجەکان زمانەکان یەک شوێن دەبیت هۆکەرەوەی لەهەجەکان و پایتەختە و پایتەختت هەیە لەهەجەی بێ دەبێتە لەهەجەی هەموو وڵات بکە ئەسڵەن هەموو وڵاتەکە ڕووی تێکردو هەندێکیوێ لەهەجەیەکی گشتی پەیدا بوو دەبێتە زمانێکی نیشتیمانی تێدەگەن کەواتە ئەو مەرکەزیەت ئەوەیە ئەو هۆکاری سەرەکی ئیمان دەباتی ئەوی هەموو ڕوو لە یەک جێ بکەن ئەها بەعکسەوە دەڕات یەک دوور دەکەونەوە شارەکانی زاگرۆس جا من پرسیارەکەم ورتر بکەم سەبم باسی ئەوە هۆکار نامەرکەزیەت نەبوونی مەرکەزیەت هۆکارە بەڵام ئەگەر ورتری بکەینەوە کێ هۆکاری نەبوونی مەرکەزیەتە هۆکاری نەبوونی زمانی یەکگرتووە لەسەر کوردستان عراق و کوردستان ئەگەر باس بکەین ئاخر دوو حاڵەتی جودا باشە با باسی عراق بکەین دوو هۆ نەکۆکار دوو هۆ باش یەکەمیان تەماشاکەرێتی وڵاتی سۆمار بکە وڵاتەکان شارەکان پەرتن و هیچ جێیەکیان نییە کە بتوانێت وەکو قاهرە ببێتە تاکەجێی تیجارەت تاکەجێی کۆبوونەوەی خەڵک نیتی کیش بە کەیفی خۆی حکمی کرد ئەریدۆ بە کەیفی خۆی حکمی کرد باشە کەس منەتی لە کەس هەڵ نەگرت ئەو هەمە شارەیان هەبوو لە چاو هەموو جیهان پێشکەوتوتری نەتەوە بوون بەڵام یەک شاریان نەبوو یەک پایتەختیان نەبوو هەتا زۆر بەدرەنگەوە بەنسبەت تاریخی سۆمەر و ئەنکەر وردە بابل پەیدا دەبێت بابل یەکەم پایتەختی عێراقی کۆن بەڵام پێش ئەوی بگەینە بابل شتێکی هەیە بەراوردی نیمان میسر و عێراق میسر وەکو گوتمان بیابانەکانی کەس تێدا ناژێ عشیرەتی گەورەی تێدا نییە وەکو لەشکر بێن خەڵکی فەلاح و شارستانی پابەندی خۆیان بکەن بیان چەوسێننەوە عێراق ئەوە نەبوو بیابانەکانی عێراق پڕە لە عەشایر هەموو دەمێ هێرشیان دەکرد شارستانیەکان تا ئەو ڕۆژ بە دەرەجەیە کە شارستانەکان لەباتی ئەوەی شارستانی عەشایر بتوێنەوە عەشایر شارستانیان تواندەوە حتەن هاشی تا ئێستا لەهەجەی عەرەبی عێراق لەهجەیەکی عەشایریە باشە بۆیان دەوشکە ئەبش بەر کاریگەریە عەشیرایە بابل بەچی بوو بابل کاکڵی هەبوونی بابل چۆن ئەو وڵاتی کۆنتترۆل کرد کاکە شەرقی ئەوسەتی بۆ مای 2000 کۆنتترۆل کرد پێش هەموو شتێک دەگرێتەوە بۆ دین دەوان بەڵێ یەکێتی دینی
یەکەتی دینی لە ڕێی یەکەتی دینیەوە بابل توانی خۆی بکاتە پایتەختی عێراق مەستەکەی منەوە ئەویش چۆن طبعا یەکەم جار حەمورابی دێ هەموو عێراق داگیر دەکات و شریعەتێکدا دەنێت یاسە تا دەزان چەند خوێناوی بووە حەمورابی یعنی لەنەوەی سەدام حوسێن و حەجاج بن یوسف بوو عینەن شت یاسایەکانی بخوێنەوە هەر کە دێ یەکەم یاسا دەڵێ ئەگەر کەسێک شکاتی لە کەسێک کرد گوتی ئەوە یەکەچی کوشتووە ئەگەر سەلماندی کابرای بکوژن ئەگەر نەی سەلماند خۆی بکوژن بەبێ سەلام و کەلام چێ وێراوە بچێتە محکەمە شکایەت لە یەکێک بکە وەنیە ئەوەی بەڵگەی نەبوو زۆر خوێناوی بووە بە دیکتاتۆریەتێ ئەنتیما دروست بە دیکتاتۆرێکی ئەخر فەشەلی هێنا ڕاستە فەشەلی هێنا پاش چەند جیلێک ینی خۆی کوڕەکەی نەوەکەی حکوم دەکا 1595 پێش زاین هیفیەکان لە ئەنەدۆڵەوە هێرش دەکەن مورسیلیسی یەکەم بابل تاڵان دەکەن دەڕۆن ئەنسڕێک دێ لێرەدا ڕۆڵی کورد پەیدا دەبێ ئەنسڕێکی قەومی پەیدا دەبێت بە ناوی کاشی ئەوانەوە دەڵێن هیندۆ ئەوروپی بوونە ئەوانە دێن ناوچەی دیالە ناوچەی بەغدا دەسوڕێنەوە ناوچەی ئەمباریش کۆنتترۆل دەکەن باشە خەڵکی جنوبی عێراق گوڵی دارێت تۆڵە بکەنەوە چۆن بابل حکومان کە والله دەبێت هەلا تۆڵی خۆمان بکەنەوە بابل تاڵان دەکەن ئیلاهی مەردۆخ کە ڕەمزی شاری بابل بوو یەک لە شارەکان ڕفێنن 15 ساڵ لەوێ دەمێنێ کاشی با بڵێن کورد لە خەریتەی سیاسی عێراقی ئەوڕۆ دێ ناوچەی کورد و سونە یەک دەخات بەڵام چی شەریعەت دەداتە زمان و دینی شیعە کە سۆمەری باشە لێرەوە دەست پێ دەکات سەردەمی زێڕینی بابل دەوڵەتی کاردۆنیاش دانە کاشەکان وازیان لە زمانی خۆیان هێنا تەنیا ناوەکانیان وەکو خۆی مایەوە باشە کاشتیلیاش تیشی خەرماش بوریاش ئەوە هەموو زمانی دیارە هندۆ ئێرانین ناوەکانیان دیارە هندۆ ئێرانیە بەڵام بە زمانی بابلی قسەیان کرد مەردۆخیان پەرست ئەو معنای چیە کە دەڵێ مەردۆخیان پەرست یعنی کاکە ئێمە خەڵکی بابلین ئێمە خەڵکی بابلین بابلیش قبولیان کردن عێراقی قبولیان کردن هەموو عێراق ئەو بە یەکەم حکمی ئارامی عێراق دەست پێ دەکات دەوڵەتی کاردۆنیاش 400-500 ساڵ ئارامترین دەوڵەت بووە لە مێژووی هەموو عێراق بەڵام عەرەب زۆر چاوپۆشی لێ دەکات چونکە سامی نەبوون بە کورد و بە ئێرانیان دەزانن ئیدی زۆر تاعتیمیان لەسەر دەکەن سەردەما هەری ئارام بوو هەری سەردەما هەری ئارام یعنی ئەگەر پێت باش پێی هۆکارەکانی دیاری بکەین دەستی لە سەردا بنێن زۆر باشە ماوەی 400 ساڵ مێژووی عێراق تەنیا ئەو 400 ساڵە ئارامی و سەقامگیری بەخۆ بینیوە هۆکانی چی بوو پێ بڵێ هۆیەکەی هەر عێراقێک حکمی کرد بە عێراقەکەی دی حەسوودی لێ دەکرد بۆ تو لە من پیاوتری نەنا مەبەستمە 400 ساڵەیە جواب دەدەمەوە بەڵام چونکە بێگانەیەک هات هەموو سەربوونە یەک کاکە بێگانەیە دەی بە ئەوان حکومانکەن حکومە مالیک لە میسر چەند سەد ساڵ لە عێراق و لە میسر حکومیان کرد کەس مشکلەی نەبوو بەس یەک میسری حکمی کرد بۆ بابە بۆ تو لە من پیاوتری تێدەگەی عێراقی ینی بەس خۆمان نەبین لە عێراق کێشەی بێگان هەمان شت بوون لایەنێکی بێگانە ئەمە لەزانی بێگانن بە ئەسڵ خەڵکی فلانجێن باشە باس حکوممان دەکەن خێر و شەڕ بە یەکسانی بەش دەکەن بابلیشەوە پایتەختی هەمومانە ئۆکەی حکومەتی ڕۆیەک و پێک 400 ساڵ بە خۆشی ڕۆیشت خاڵەکی دیش هەیە هەمویان دوژمنەیەکی هاوبەشیان بۆ پەیدا بوو ئاشور سنەی کۆن ئاشورە شیعەی کۆن بابلە شتێکی دیشتان پێ بڵێم ئێستا دەبینن شیوەنی حەسەن و حوسێن دەکرێت بە هەزاران خەڵک بە پێ دەڕۆن مەسیرەیە چی پێ دەڵێن دەچنە موکب و مەسیرە خۆ چۆن کەربەلا بەلێ بابل خەڵکی بابل شتێکیان ئیستحداس کرد نۆژەنیان کرد
میرەجانێکە بوو پێیان دەگوت ئەکیتو ئەکیتۆ آه. نەهاژی زانی هەیە سەش- ئەزێژم سەش ماوە. ئاشور ئاشووری دایانێ مسادرێک بکەم بۆ خەیان هیچ حەقێ دیەکێ نیسانێ دەیە ئەکیتۆ بەڵێ یەکی چواری هەموو چما ساڵ. مافێوانینە ئەگەر پاش 200 ساڵ لەوڕۆ کابراکی تکریتی بێ بڵێ شیوەنی حەسەن و حوسێن بۆ خەڵکی تکریتە باوەڕی پێ بکەم نا. بۆ خەڵکی جنوب باشە نەجەف کەربەلا بەسڕا وەنیا هەمە شیوەن و لە خۆدان و ئەوانە کاکە ئیشیوان بوو کابراکی بوسڵاوی بێ بڵێ ناوەڵا شیوەنی حەسەن و حوسێن ئەم دەیکەم ئاشووری هیچ حەقینەوەی نیە بڵێ ئەکیتۆ ئیبن بوو بۆیە بەلگە هەنا مامۆستا هاتە منیان دەکرد وایەکە ئاشووری بەسەر بابلی زاڵ بوون چەندین جار منعیان دەکرد خەڵکەکی زۆریان دەکوشت بابلیان چەند جار وێران کرد و سووتاندیان بابل هەر زیندوو دەبوو باشە و ئەکی تۆی ئەو سەردەمە چۆن بوو ئەکی تۆ ئێستا دەبینی ئەو مەوکیل موکب. نازانم چی دەچنە بێ کاروان لە یەکی نیسان ئێستا بزەبت بردەکارەکان لەبیر نییە بەڵام لە یەکی نیسان ئەو خەڵکە هەموو لە بابل بە پێ دەڕۆیشتن لە بابل کۆ دەبوونەوە دیاردەیەکی میل لەو دیمۆکراسیشی زۆر زۆر گرنج تێدا بوو پاشا هەر کەسێکی خۆی بە پاشای ئەو وڵاتە زانی بە دەبایە بێ بەرامبەر کاهینی گەورە وەک سستانی ئەمڕۆ باشە مەرجع چۆن محەممەد شیع سوودانی بچێتە خزمەت سستانی باشە. ئاەتوڵڵا سستانی کوڕنووشی بۆ دەبرد کاهینی گەورە نیشانە و تاج و ئەوانەی هەموو لێ دەستاندەوە دەیگوت قانون نەما ئازادیە مەلەکیەت چۆ ئاسمان یعنی ڕۆژێکە ئازادی بوو ئەکیتۆ ئاها درۆ یەکی نیسان هەتا ئێستا لەبەر ئەوە ماوەتەوە دەبوو بە بەڕڵایی قانون نەما ئاها دەڕۆژ قانون نەدەما دزیت دەکرد تازارچی هەڵپەڕی دەکرد ئەجا بە تایبەتیش زۆر خەریکی سەکس دەبوون سێ ڕۆژی یەک گۆرانی دەڵێم ساگ بە کەیف خۆتە کێش دەسەڵاتەکەی وەگرتیتەوە ئاین کەواتە مەسموح خەڵکەکە عرف یعنی بەڵام بوو بە ئاین لە ڕێگەی ئاینەوە نییە لە ڕێگەی مەلیک ئاینەوە نییە مەلیک ئەو دەڕۆژە مەلیک و قانون و ئەوانە نین باش ئازادیە بابەت گەلێکی هەلدەگرە زانە ئەڵبەت. لێ دەمامە بدایی هات مامۆستا هەفکارێمە دوێژن دەم ئاخر چۆن دەبێت دەبێ بیخێناڵتەی ئەبۆ عراق باشە، خەلەکەکەدن هەڵقەی تەرخان داهاتوو. بکەن درێژە بۆ بابەتە دەین و لێرە دەست پێ دەکەینەوە ئەکی تۆ دەدەین کە پاشوی چ شیوەنێک دەستی پێ دەکرد ئەو شیوەنی کە بۆ مقارنەتەن بە شیوەنی حەسەن و حوسێن و یەکشت. مەذهبی شیعە باش دەست خۆش بێ مامۆستا گەلێکی سپاس دەست خۆش زانا دەست خۆش مامۆستا حتا خەلەکەکەدن هەر شاد و بەختەوەر